ئەم دارانە بوونەتە ستون و بەستنەوە و ڕاکێشانی تەلی کارەبای نیشتیمانی بۆ گوندی خۆڕاگر. 12 ساڵە خراپی کارەبای نیشتیمانی و نزمبوونەوەی تەلەکانی کارەبا بوونەتە مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی ئەم گوندە. ئەمە خێزانێکی گوندی خۆڕاگرە لە برادۆست. دوو مناڵی نابیست و خاوەن پێداویستی تایبەتی هەیە. ساڵ بۆ ساڵ لەگەڵ گەورەبوونی ئەم دوو مناڵە ژیانیان سەختتر و مەترسیدارتر دەبێت. سەختی ژیان و نەبوونیستون و نزمبوونی تەلەکانی کارەبا هۆکارەکەیەتی. کارەبای ڕێسیاتی تۆ ئەمە کارەبایمە ئیفێوبیە ئەرێڵە هیچ قەوە توشتین عنی گێزەر پێ هەر ناستی سیبریت پێ هەر ناستن ئەو شە پێ هەر ناستی ئەرێ وڵات ئەنی زۆر کارەبایمەی خراپە زۆری خراپە ساڵێنەدی زۆری باش بوو هەتا سبیانە دانەبێرش نێچەوە ئەڵانکە زۆچی تۆ هەر نیوە شەو زۆچی تۆ کارەبای نابین. بەرپرسی فەرمانگەی کارەبای سیدەکان لەسەر گرفتی کارەبای نیشتیمانی گوندی خۆڕاگەر ئامادە نەبوو لێدوان بدات. بەرزی هەر ستونێکی کارەبا لە نێوان 9 تا 11 مەترە و دووری نێوان دوو ستونی کارەباش دەبێت لە نێوان 25 تا 35 مەتر بێت. بەڵام لێرە دووری نێوان دوو ستونی کارەبا زیاترە لە 50 مەتر و بەرزی هێڵی ڕاکێشانی تێلەکانی کارەباش کەمترە لە 3 مەتر. ساڵانەش لەگەڵ بارینی بەفر و باران و هەبوونی ڕەشەبای بەهێز و هەورە بروسکە بەهۆی نزمبوونی تەلەکانی کارەبا و پێک گەیشتنیان زیاتر لە 15 گوند گرفتی کارەبایان بۆ دروست دەبێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.